ئەو کاتتان باش هاوڕێیان خوشکان برایانی عەزیز لە هەر شوێنێکدان ببوورنە من کە ڕوودا و هەندە ڕوودا و هەیەیان هەندێک زانیاری گرنگ دەبیت پێم خۆشە زوو دیارکەم مەگەن ئازاری وا بمانگ دەرناکەوین بەڵام کە بە پێی پێویستی ئێستا هەندێک هەواڵی گرنگیکە هەیە دەمێن دەخسە باز لەسەر بکەم بەخێر بێن سەر چاوان هاوڕێیان با دەقەیەک بەس چاوەڕێ بکەین بزانین هەندێک هاوڕێی کەش بێت بەشدار بێت بۆ ئەوەی گفتوگۆیەک بکەین هەندێک لەو زانیارە گرنگانەی ئەوڕۆ کە بەدەستی من گەیشتیە ئاگادارتان کەمەوە ئاگادارتان بکەمەوە خێر بێن هاوڕێیان چۆنن دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە بوور ناوڕیان کە کۆمنت دەنووسم کەم تەمەشا دەکەم دوای ئەوە سەیر دەکەم دەزانم خەتی جەلال پەرێشانی زۆر بەقوتە مەدرسەیەوە مەدرسەی بارزانی ئەوە نییە جوێندان لە جیاتی باشە وەڵی زۆر سیرە و پارتی بە تایبەتی پارتیەکان نازانم لەبەرەوەی ئێمە فۆکسمان زانیاریمانیان خەڵکی ناوچەی خەڵکی هەولێرین زانیاریەکانمان زیاتر لەسەر پارتیەکان زۆر جون دەدەن وەختێک لە سێچێتیش قسە دەکەین یەکێتیەکانیش زۆر لەو مەخلوقانەیان هەیە تەنانەت ئەو گۆڕانەی جەماعەتی نەوشیروانی ژەوان هەیە هاوڕێیان بەخێر بێن ئاوڕێیان بەدەمەیەک دێر بڵین ڕەنگی لە دوونێک کۆمە دەیان بە 3 پەیج 2 پەیج و ئەکاونتێک وەزائیدەن لە یوتیوبەکەم زۆر دیفاعم لە دکتۆر شایان کردی شایان دەبی بزانی ینی لە بەوەم نییە لە بە یەکشت ئەوە دیفاع نییە لە گۆڕان و ئێمە دیفاعمان لە ئەوەی کردیە کە ژنێک هەم باڵێز بۆ لە دەرەوەی ئەوە هەمیش کارەکە زۆر قێزەوەم بە بەڵام گۆڕان نەکا کەیفی بۆ بێەوە ئەو دیفاع لە گۆڕان گۆڕان هەر خائینەکەیە لە بەرچاوی ئێمە گۆڕان ئەو هێزەیە کە خەڵکی بێومێت کرد ئەو هێزە ناپاکە بوو کە هەموو هیوا و ئاواتی خەڵکی برد لە ناو گۆڕان لە خزمەتی شیروان و کوڕەکانی دانرا ئەخیری بۆیە ئەمە داکۆچی دەکەین لە کەیسێک کە مافی مرۆڤە لە داکۆچی ژنێک دەکرێتن لەبەر ئەوەی تەسەڕەفەکەی دەسەڵات زۆر ئەوەیە ناکرێت یعنی ئەوە بکرێت بۆیە گۆڕان ئەوە بۆ خۆی وە تێنەگە یعنی لای پارتی هەرچ بکە گۆڕان هێزش خیانەتکار بوو لەگەر دەنجی ئۆپۆزیسیۆن هاوڕێیان بەخێر بێن هاوڕێیان دەزانیاریتان پێ بڵێم یەک مەسعود بارزانی لەو ماوانە کۆبنەوەکی مەکتەب سیاسی نیمچەنهێنی هەیە کردیان نهێنی چی ئەنی نایەندایتە میدیا بەڵام ژمارەیەک ئەوە بووە بەبێ نەتیجە دەرچوونە بوویتە تووڕەبوون و عێجزی کەسیان جورئەتیان نەکردیە زۆر لە بەرامبەر مەسعودی قسە بکەن مەسعود زۆر پێتێک چوە بەوەی کە دهۆک بۆ ئەو شکستە گەورەی توش بووە دهۆک بۆ ئەو شکستە گەورەی توش بووە هەژاندیتی یعنی 30 ساڵە مەسعود و پارتی بەقەت ئەو ئینتخاباتە بە بادینان زۆر پێتێک چوونە هاوڕێیان تاوان کەم کەسیشیان وێرانە بچنەکرد مەسعودی بڵێن کاکە وەڵی هەموو دەسە زیندانیانی بادینان بووە نەوێراینە جەعفەری من چەندە قسەی کردی جەعفەریش نەوێرایە بەڕاستەوخۆ بڵێ بابە وەڵی هەموو خەتای ئەو عەقڵیەتەی مەسرور بارزانی بوو کە ئەو زیندانیانەی وا مامەڵە کرد ئەخە هەر بەڕازی وەرە تو سەیری ئەو زیندانیانە بکە 82 کەسن هەر یەکی عەشیرەتە کرد عەشیرەتیش دەوری خۆی هەیە دوو ئەو کەیسە زۆر لە میدیا گەورە کرا و 3 پارتی داری و بەرد پێی گوت هەر بە ملهوڕی خۆی کرد بێگومان خەڵک عقوبەت دەدا خەڵک عقوبەت دەدا ئەو دەنگانەی پارتی هینایەتی بەلای کەم 200,000 دەنجی کەمترە لە 2009 گۆڕان هاوڕێیان ئەخر گۆڕان زۆر دەرێن 500,000 دەنگ نا 700,000 دەنگ بۆ بڕوان پێ بکەن لە انتخاباتی یەکەم ئەو ڕێی ئەمریکیەکانە من خۆشنەوەم بڵێم قادری ئاجی عەلی کۆچ کردو بە منی گوتی ئەمریکیەکان پێیان گوتی 35 زۆرتر کورسیستانی نابوو 25 دیان نانێ بۆ گۆڕان پارتی ئەو جارەی 440,000 دەنجی لە هەموو کوردستانی هەرێمی نایە جگە لەوانەی کە لە دەرەوەی هەرێم 100 دەچکەشی هینایە بۆ پارتی زیاتر لە 200,000 دەنجی کەمتری لەوە هینایە بە تایبەتی لە دهۆک ڕێژەکەی زۆر دابەزیە مەسعود زۆر پێتێک چووە ئەزانن چی گوتیە مەسعود گوتی ئەی هاوار بڕوا بکەن
ودوتیەوە هیچ حزب و ڕێکخراوێک لە بادینان نییە ئەو هەموو دەنگەمان دۆڕاندیە ئەدێگە حزبێکی منەظەمی ئۆپۆزیسیۆن نەبی چمان لێ دەکرێتن وە شێت بۆ لەوەی ببورم مەسعود زۆر لەوە دێک چۆ گوتی کاکە کو دەکرێت جەمال کۆچەرێک یەکەم دەنجی هەموو عێراق بی لە بادینانیش بەوە زۆر پێتێک چۆ بۆ زانیاریتان زۆر تووڕە وە دەرێن گوێنی بە مەسئولەکانی پارتی بادیناندایە هەمووشیان دەگۆڕی بۆ زانیاریتان بە هەموو خەڵخۆ زانی خەلل لە گەورەکە خەلل سەرەکی لە مەسئولەکانی بادینانە لە مەسئولەکانی بادینانە لە هەموو ئەوکان نازانی خەلەلەکە لە کوڕەکەی خۆیتی لە حکومڕانیەتەکەی کوڕەکەی خۆیتی بە تایبەتی لە کەیسی زیندانیانی بادینان کە بادێکی زۆر گەورەیدا ڕاستە ئەوانەی توانی ئەو بکە بەڵام گورزێک بە ئەوەی کات ینی ئەلێرەدا خەڵکی کوردستان دەنگە ئازادەکان دەبی حەز بە ئیرادەی خۆیان بکەن کە دەتوانن ئەوانش گورزی خۆیان خۆ گورزەوە نییە ببورن گورز ئەوە نییە ئەتو یەکسەر نەتیجەکە دەربی لە ئینتخابات دەردەکەوێ هاوڕێیان بڕوا بکە ئەم لە بەوەم نییە من ئێستاکە ئەو هاوڕێشتانەی کە دوو ئەکاونتەکەی تیان لەگەر پەیجەکەیان ئێستاندم سەر لە نوێ مەجموع ئەکاونت کردەوە لە ماوەی لە هەفتەی مانگەوە تا ئێستاکە ئەوڕۆ 27 ئەو دە ڕۆژە بڕوان پێ بکەن 3600 کەسمە گرتیا 500 کەسێک وەرنەگیرایە و 1-2 بەخۆم لە ناوی گەڕایمان دەگەوبوومە تا ئێستاش زۆرترین لۆگۆی ئەو هەمووی کە وەرگیرایە و چاوم پێکەتیە لۆگۆی بادینانە ئەو زیندانیانەی بادینانە تا ئێستاش لە هەموو لە ئەوەی دینیەکان لە ئینەخۆشیەکان لە هەموو ئەو لۆگۆیانە هەیە بڕۆ خۆزەیەکێک بتوانانی سێرچ بکاتن نسبەتەکەی پێ دەربێتم بزانین چ لۆگۆیەک لە ناو کورد بڕۆن دەربین ئەگەر زیاتر نەبی یعنی مەسعود زۆر بە نەزانی هەڵسە گوتی بەزەب خۆم دەکەم بەزەب خۆت دەکەیت بەناو عەشکە لە دەوت دێتەوە بەناو عەشکە سزا دەدرێیت بۆیە مەسعود زۆر بەوە تێک چووە بڕیارە هەموو بەرپرسەکان هەموو مەسئولەکان قەدیمەکان هەموو دەگۆڕی ئەوە ئێستایە هاوڕیان خۆمەوە دەڵێن قسەی سیاسی هەڵوێستی سیاسی ڕاضیات نییە بەس دڵنیا بن لەوێن دەرەوە بۆ بوویتە شەڕەدەویش شەڕەدەوی چێ کەس نەوێرایە بە تەواوەتیەوە بەس مەسعود قسەی بە هەمووان گوتیە گوتی شکستێکی زۆر گەورەمان هینایە لە هەڵەبجەش هەموو هەوڵەتیاندا هاوڕێیان لە هەڵەبجەش زۆر پێتێک چوونە مەسعود بارزانی بەخۆی زۆر دامی ئەو خەتەی کردیە ئەشواق جار سەر بە خۆیانە سەر بە ماڵی مەسعودە هەموو تەنانەت بە ڕێژەی ژنانیش دەرنەچووە کورە لە سلێمانیش کاکە 120,000 مۆزەفیان هەیە 35,000 کەس دەنجی داوێتێ ببورن زۆر بە سلێمانی و بە بادینان تێکچوونە لە هەولێرش زۆربەی جەماعەتی نێچیری دەرچوونە بۆ زانیاریتان یعنی نێچیر واخەتەکەش هەموو شیازێباری سەرپەرشتی کردیە سەرپەرشتیاری ڕقەمیەکیان نێچیر وای گوت بوو وتبووی ینی ئەوەکە ئەوەیە وای پیشاندا بوو کە ئەوە حکوومەتی مەسرووریە و لە باندێ شکستەکە هاتیە تا ئەنێچیر ئاگر خۆشکەرە لە ئۆشتانە میملانێکی یەکجار سەختی هەیە لەگەر بڕوا بکەن زۆر لەوەی لاهور و ئەوەی تونترە کەسەم دێنە سەر ئەوەش پاڤێلی کە هەردوو لە دەرێش مەسعود تووڕە بگوتبووی کۆبنەوە بەبێ نەتیجە دەرچوو بەبێ نەتیجە دەرچوو گوتبووی ئەم بەخۆم ئیلاج دەکەم مەسعود بارزانی بڕوا بکەن نێچیر لای چەند کەسەرچیان گوتبوویت وەڵای هیچی پێ ناکری بڕوا بکەن ببورن ئەو کۆخەی ئەخیریە دە ڕۆژە هەڵامەتە کۆخە بۆیە جار دێتەوە کە هاوڕێیان یعنی نێچیر گوتبووی هیچی پێ ناکرێت ڕاستیش دەکات لەبەر ئەوەی مەسعود دەست لۆ برینە گەورەکە نابە کە حکومڕانێتی مەسرووری ئەو 2 ساڵەی زۆر خراپ بووە بە تایبەتی کەسی زیندانی بادنیان لە دیموکراسیات لە مافی مرۆڤ لە قوڕخکردنی هەموو اقتصادەکان لە بۆ ستێرگروپی خۆی لە بۆ ستێرگروپی خۆی کۆمپانیەکانی لە بە قەتاع خاسکردنی ینی کەرتی تایبەتکردنی هەموو دام و دەستگاکان بێگومان ئەوە باز دەدرێن زایدەن حتا مەسرور هەموو ینی هەندێکی پۆزەتیڤ کردیم نامەوێت باس بکەم هەردوو بەرەی لە خۆی تووڕە کردیە کەس زایدە مەسەڵەن شەڕی باڵی نێ چی دەکەی با ئەو باڵەش گەمە نییە شەڕی لاهوری کرد گەمە نییە
شەڕی زۆربەی ئاغا و دەرەبەگەکان دەکە بەڕاستی یعنی ئەوە خاڵکی پۆزەتیفە قبوڵی نییە بنمونە یەک ئاغا و دەرەبەک یەک محافظ استقبالی بکە ئێوانە قووەتن کاکە ینی بەجددیمە ئەوانش قووەتن هەرچەنەوە خاڵکی پۆزەتیفی مەسروریە بەڵام قەزم نەزەدەی بەڵام خاڵی جەوهەریەوەیە زیندانیەکانی بادینان گەورەترین شکستی بە مەسرور حکوومەت و پارتینا وشیاری خەڵکار خەڵکی شار بۆ خۆ 10 ساڵ لەمەوبەر زیندانی نەبوو خەڵک و شار بوو 5 لە پاسەوانە تایبەتەکانی مەسعودی دەنجاندا بۆ گۆڕان 1424 کەس بوویان 44 بوو دەنجاندا بۆ گۆڕان لەو هێزانەی چادەوروبەری مەسعودی لیوای دووە من تایبەت و چوو ئەوانە یعنی خەڵک و شار بوو تۆ بۆ سوسیال میدیایە بەو تاوانانە بەو نائەدالەتی کە پارتیەکان دەیکەن ئافرەتێک دێ مۆدیلە بە ماوەی شەوەکی دەبتە خاوەنی چەند شوقە و خانی و پارە و سیارە باقی بنەماڵە شەیدەکانی پارتیش 300-400 هزار دیناریان دەدرێتێ خەڵکی پارتیش کە چاوی هەیە دەبینیتن کە ئافرەتەشی لە فرۆژ لە 100 شەهیدی مەقپورترە لە کمیان بۆیە کۆبنەوەکە بێ نەتیجە دەرچوو بوو قسەکەی نێچیری زۆر ڕاستە مامی هیچی پێ ناکرێتن بەس گرنگ زۆر پێتێک چوونە وەزیان زۆر خراپە و یەکەم جارە ماڵی بارزانی هەز بە ختورەتی خۆیان بکەن لەبەرەوەی دەڤەری بادینان خراپ لاقبووە لەبەردەستیان ببورن هاوڕێیان خاڵشکە بەینی نێچیر و نێچیروان و ماڵی تاالبانی لەو پەڕی خراپیدایە کە پێشتر نێچیر بینی زۆر باش بوو لەگەر هەموو لایەکان بەس ئێستا بینی زۆر خراپە لەگەر منداڵەکانی تاالبانی ڕەنگی کەم کەن دەزانن بۆیە باس دەکەم ئەوەش دەرەنجامی چییە؟ پاڤێلە شێت کە لەگەر لاهوری کە تەمەلملانێ ئەوانە ئێستا پشتی بە مەسعود قەیم کردی گەورەترین پشتی پاڤێل و قوبات ئێستا لەگەر مەسرور و قوبات مەسعودی بینیان هەیە پشتیان لە نێچیر و ئەوەی کوردیە لە ململانێشیان لەگەر لاهور مەسعود لە پشتیانە بۆیە هەرچی زانیاری دەستگای زانیاری هەبوو لە خەتمایلەکان لەوانەیە یارمەتیان دایتا دەستگای زانیاری و لاهوری هەمووی بە مەسعود گوتووە کە پێی گوتی بێگومان مەسعود بارزانی بینی یەکێک لەوانەیە کە سەرچاوی بۆ ئاوریان بۆ زانیاریتان بەشێک لەو زانیاریانەی ئینتلاقی دەکرد دەردەچوو لە بۆ خەتی سلێمانی میدیاکانی سلێمانی تۆزێ دەکرا کەناڵێکی نێچیروان بارزانی بوو دشی مام و مەسروری زانیاری دەدا هاریکاری لاهوری کردیە بە پشتەوە تەنسیقیان هەبووە هەموو شتانی پاڤێل لە بۆ باس کردەوە زمانی لێدانا بەڵگەکانی هەتا کوڕە خوشکەی نێچیر خۆی مەسعود کە گیرا لەبەر ئەوی لەگە لاهوری پەیوەندی هەبوو ئەوەش پاڤێل پێی گوت بوو ئەو بێڕەوشیانەی کرد یەک خاڵشکەش گوایگومانیە کە یارمەتی کاگمەکی ئامێدی دەدا بۆیە دوێنێ کۆبنەوەی ئەو کۆنگرەی میر هەبوو چ بوو نێچیر ڕێی نەدام قوبات بەشداریش بکە بڕۆ سیرکە ئەگەر قوبات بەشداری کردبی قبوڵی نییە و لەگەر هەردوو کوڕیبێنی زۆر خراپە نێچیر وەزعی لە زۆر ڕوو خراپە لەبەر ئەوەی لە هەموو لایەکی زەختی لێکرایان ئەوە تا لەولا لەگەر لاهوری لە بەخۆشیە زە نێچیریش زۆر کاتی سەقەت بەکاردەنی لە زیندانیانی بادینان هاوڕێیان بۆ زانیان نێچیر مسەببی ڕئیسی بوو ئەوەندە ئیسفزازی مەسرور کرد ئەگەنا لە دوای ئەو زەختە گەورە جیهانیەی لەسەر مەسرور کرا مەسرور بڕیاری دابوو کە یعنی ڕازیبی بە ئازادکردنیانیان ئەوەتە تەخفیفکردنی بە ساڵک و ساڵەکەش جیرانیان یەک 2 ساڵ ئەو پەڕی بەڵام نێچیر ئەوەندە ئیسفزاز کردبی لە هەموو شوێنە گۆدبی مەسروریش بەری نەدا ئەمن بە لێبوردنی تایبەت دەری دەکەم بۆیە مەسروریش کە نێچیر برێ ڕەش ئەو دەرێ سپی ڕەش بەری نەدا لە چەند شوێنیش باسی کرد پێشتر باسمان کرد کە گوتیتی کورسیژە سەدابنێم ئامادەنیم سرایی ئەو دوای زۆر ناخوتونترە لە پاڤێل و لاهوری بڕوا بکەن چەند جارێک پاڤێل و لاهور دانیشن تا ئەسە دیتانە نێچیر و مەسرور دابنیشن مەسرور گورزی زۆر گەورەی لە نێچیردایە سەتانوهەتی اقتصادی لێگرتیتەوە و نێچیر بڕوا بکە مۆزەفەچ پێتەعین ناکرێ ئێستاکە تەمسیرەکە بوو شاید مەشەفش ئاگەی عادلی مامیۆشێ کابرا پێ دەگۆ ئەکتب یاسێن نێچیر وای لە هاتیە شتەشیان بێت پێی دەڵێن بڕۆن ئەکتب یاسێن ئەو بڕیارەی دەرکە بە ناوی سەرۆکاتیێرێ بۆیە بینی نێچیر لەگەڵ مناڵی تاالبانی زۆر خراپە بەڵام نێچیر بەخۆشی هاوڕێیان بەپێی زانیاریەکان
نێچیر دەوری باڵای لە شکست پێهێنانی لاهور هەبوو لەبەر ئەوەی ویستی ئەو پەیامە بەمایم لەبرێ بە ئەنگۆ دەرەقەتی لاهور نایەن ئەمن دێم ئەو ئیمزای کرد لەسەر گۆڕینی هەردوو بەرپرسە گەرمی بەرپرسی زانیاری و بەرپرسی ئەمنیەکانی ئەوە ئەگەر نێچیر ئیمزای نەکرد بایە لاهور وا پشتی نەدەشکە بەس نێچیر دەگە گەورەکەی دێدا بۆ زانیاریتان یعنی نێچیر شەرویستی ئەو پەیامە بداتە مەسعود بارزانی کەنگۆ دەرەقەتی لاهور نایەن ئەمن دەرەقەتیت ئیتر ئەو هەڵەیە گەمەی زۆر دەکا ململانەیەکی زۆر قوڵ هەیە لە مەعبەینیان ئێمان لە سنوورشی دیاریکراوە دەتوانین باز بکەین کە بڕواز بکەن کە نێچیر دەرناکرێ یان وەکو لاهوری لێ ناکرێت لەبەر دوو سەبەبە یەکەم نێچیر پەیوەندی نێودەوڵەتی زۆر بەرزترە لە مەسعود و مەسرووری مەسعود وەکو کولکوباڵی کرا وڵاگە پێ دەکرێت وەکو سەرۆک خێڵک لە ئەوکان دەست نەکردنی وەزی بەرپرسە ئەم دەولیەکان کە دێن مەسعود نێچیر و مەسرور دەیان بن هیچ سیفەتەش حکومی ئیداری نییە بێتە ئەوروپای و استقبال بکرێ و علاقاتی هەبی هەدەبی لەخۆی لەگەڵ شێخ و ئەوانە بی مەسروریش بەو سیاستەی لە بەلا مەرکەزی زیندانیان بادنەوە زۆر خراپە بۆیە ماڵی مەسعود دەزانن ئەو وەزعە هەیە نەرمن لەگەری یعنی نەرمت چن ینی نایگرن ئەگەنە چیان مایە ئیهانەی نەکردبی هەرە دەستە ڕاست و نزیکەکانی مەسرور نێچیری هیچ سلاحیەتی نمایەست بەناو سەرۆکێرێمە ئەگەنە تەها میعدەی معروفە دووش نێچیر لەگەر حزبەکان پەیوەندی باشترێ بۆ لەسەر دوو سەبەبەی نێچیر ئەوەی مایە ئەگەنە وەزعی لە لاهوری زۆر خراپترە هاوڕیان دوایش لەسەر کەسی جەلال پەرێشان تەوعەن ببوورن لاوی بردن دەکەم کەیسی جەلال پەرێشان کەیسەکە ئەمە کە وەکو گوتمان هەموو کەسە کە دیفاع دەکە دیفاع نییە لە گۆڕان گۆڕان کەیفی بەوە نییە ئەو جەماوەرە ناڕازیەکەیە کە چەندە دیفاع لەو کەیسەی دەکات دوو بە ئاستی ئەوەی لەو گۆڕانەی بێزار و بێتاقەتە و ئەوە هەرگیز مەحاڵەن گۆڕان هەڵبستێتەوە تاوەکو چیای کوڕینە و شیروە مستەفا گردەکەی لێ وەرنەگیرێتەوە دەرنەکرێ کە ئەوەش قەت ڕوونادە زائیدەن لە حکومەت بکشێنەوە ئەوەش قەت ڕوونادە هەردوو خاڵ لەبەرەوەی چیا ئامادە نییە ئەو بە مڵکی باوکی دەزانیت باوکیشی دوای دێنە سەر ئەوەی خطە گەورەکە ئەو شیوان ئەوەی کردیە کە بەناوی ئەو کوڕانەی کردی ئەو کوڕانش بە مڵکی باوکی خۆیان زانۆزان ئارەقەی نیچوان تاپۆ ڕەشیان هەیە بۆیە هەر کەسێک کە دیفاع دەکات دیفاع نییە لە گۆڕان با گۆڕان ئەوەی وە تێنەگە بەو کارتە ئەو دیفاع لە دکتۆرە شایان کە مووقفی باشە وەزائیدەن هەڵوێستەکەی جەلال پێرێشان هەموو سنوورچی ئادابی کۆمەڵایەتیش تێپەڕاندیە نەک سیاسی ئەخر بەڕاستی لە هیچ پەرلەمانتارێک نییە لە هەرە پەرلەمانتارە متەخەلفەکانی دنیا بێ ئەو جوملە قێزەوە نەبڵێتن کەچی پارتی ئەوەندە بێت چاوەڕوە ئامادە نییە داوای لێبوردنەوە چ بکات داوای لێبوردن نەک سزادانی ئەو پەرلەمانتارەی لەناو کۆمەلگایەکی کوردی وەکو کۆمەلگایەکی کوردی کە ئەو مەسەلەی لای زۆر گرنگە یعنی لە ئەوروپاش جوملەی وا بگوتری قبوڵ کراونیە ها هەموو لایەکان چاوەڕێی ئەوەن مەسعود ئاخر بڕیار چ بدات چکو جەلال پەرێشان بە پلەیەک پیاوی مەسعودە ها بۆ زانیاریتان بۆ پلەیەک پیاوی مەسعود بارزانیە و مەسعود بڕیاری کۆتایی لە زۆر شت دەدات ئیتر ئەگە مەسعود پێ بڵێ دانیشەدا استقالە بدە استقالە دەدا ئەمن هیوادارم هەر پارتی دیفاعی لێ بکە ئاوا دیفاع لەو ساقتانەی خۆی بکە و لەناو ئەو کۆمەلگایەی کوردیەکە ئەمە باش نییە ئەوەندە ئەوەی بکەین بەڵام بەڕاستی جەلال زۆربەی مەسئولینی پارتی وەکو جەلالن ئیتر ئەوە نەکە تەناو میدیایە گەناوان باسمان کردوێنە لە مەلا مستەفا لە کۆنەوە وای کردیە ببورن هاوڕێیان بۆیە ئێستا قرارەکە لە دەست پارتی ئامادە نییە قبوڵی نەکرد ئەو ڕۆژ لە کۆبوونەوەی پەرلەمان قبوڵی نەکردیە نەهەنجەتی دیتەوە ئەو داوای لێبوردنە سەقەتەی کردیتی گومان دەخات کە ئەو قسەی کردیە بەڵام ئەوەتە ڕێواز فایق و هێمن هەورامی پێیان گوترا وەرە با بە ڤیدیۆکەی بڵاوکەوە ڤیدیۆکە لە بەردەستیانە وەرە بوار بدە بزانانی ئەو گوتەی کردیان ئامادە نیە ڕێواز فایقش باش وەڵی بەجددی ڕێوازە یعنی تو فەرقی تو پارتی چییە جە بە هەم خەیاڵی خۆی دوێنێ
هەندە قسەی کرد وەڵا ئەوە انتخابات هەندە قسەمان کردی وەڵا داتی من تازەوە بۆ بەڵگەی مێژووی ئەمە بچینەکەن هەر ئەوەی دەرێت ئەوەتە گوتەی سەرۆکی پەرلەمان دەرێت پەرلەمان مزایەفە ئەو باش بسان ئەجە لە هەمووی نوکتەتر هاوڕێیان دەرێن ئەوڕۆ ڕێواز گوتیتی وەڵای من ئاگام لێ نەبووە جەلال پەرێشان ئەو قسەی کردی ئەی هاوار کە کاتێک پێ دەرێت کاک جەلال عیبە یان دانیشە شتێکی وا دەڵێت دەرێن لەناو پەرلەمانەوەی گوتی وتی ئەم ناگام لێ نەبووە جەلال پەرێشان ئەو قسەی کردی زۆر سەیرە ینی بەجددی لە کاتێکدا ڤیدیۆ ئەوەی کە بەست نەکرا لەبەر دەستیانە فەرمونون پارتیەکان ئەگە دەڵێن وەی نەگوتیە بڵاو بکەنەوە بزانن خۆ ئەو ڤیدیۆکە لە کننگۆیە کە هێرشتان کردە سەر شیرین کاوەگەرمیانی پەرلەمانتار کە تستان بەشایانی گوتیە کورە هاوڕێیان زۆر ئەوەیە ینی دەرێن مەفرەزەیان هەیە مەفرەزە ئەوە بەرپرسی مەفرەزەکانیشان تەحدید کردیە لە ژنان ئەو حەسیبەگەردیە هەیە کە کاراتێ دەزانیت بەڕاستی ینی کاراتێ دەزانیت پڕی دایتە سیروان بابان دەرێن نییەنی ئەوانە ئەو ملای هیچەوە کردەوە دەستی ئەوەندە ڕقە و دەرێن لۆ ژنان حەسیبەگەردی هجووم دەکە حەسیبەگەردی ئەو پارتی ڕەنگەی فێ بێت بڵێ ژنێکی ئازام هەیە نازانێ ئەوە ئابڕوچوونی سیاسیە کە ئەو نەوعە ژنانە هەبی لە پەرلەمان بابە پەرلەمانتار واتە بەزار یاسا مەدەنی بوو نمونەی جوانی پیشان دەدا کورە ئیمای پارتی یەکەلە سواری ئەوە دەبم ئێستا ئەوانی کەشتان لۆ دەڵێم بزانم ئەوە چهرە و هوریایەکە لە ناو پارت شەقا و ئەوە چیان هەیە ئەو عەسیبە گەردیە پێشتری شوێ لەگەر ئەو ژنەی پەرلەمانتارێک نەوەی نوێ کردوتیان بە پێشە زەلاماتە لەبەر دەستیمان دەرینە خنخڵۆ وەتەقلقلتۆک بنیوە مردی بکە دکتۆر سەبا محەممەد زێباری ئەو خاڵوانی مەسعودیە سەرۆکی لیژنەی تەندروستیە بڕوا بکەن هێمای لە بۆ نێرینەی پیاوی خۆی کردیە بەرامبەر دوێنێ بێ شەرەفەی بەرامبەر پەرلەمانتار شیرین کاوەگەرمیانی وەختی قسەی کردیە و گوتی شتی نۆرمالشی گوتیە شیرین کاوەگەرمیانی گوتی تیکە بەخۆت سەرۆکی پەرلەمان گوتیتە ئەو پەرلەمانە مزەیەفە دەستی لۆ نێرینەی بدێن نا ئەو هەموو خەڵکەی کورە عومری هەیکەلی دکتۆر تێمدەگەی خاڵوانی مەسعود بارزانیە تاوە شەیک زەلام وەرە ئەدوت خوا ئەوە نوێنەرتە بیتن بەس کامیرە نەبووە کامیرە نییە ئاخر ئەوەیە کێشەکە ئێستا ئەوەی جەلال پەرێشان کامیرە هەیە بێ شەرەفەی جەلال دەڵێ دووەم نەگوتیە ئاەتی قورئانیشی هیناوە لەگەر فاسقون و نازانم دەیێت تەربیەتی عائیلی وەنیە ئەی هاوار کورە بزان چەند ڕۆزنە تەعەن ئەو جەلالە هاوڕێیان بڕوا بکەم دوێنێ برادرێک بە بیری نامە وتی بە بیرت نایە لە معهد فنون جەمیلەی مووسڵێ هات ساڵی 87 کە لە لیژنەی ئیتیحادی بوو گۆرانی بە سەدامدا گوت هاوڕێیان تەڵەبەی فنون جەمیلەی مووسڵ هەموو دەناسن ئەمەش دێتەوە بیرم ئەوە بەس نەمدەزانی ینی ئەو نییەوەکو کەسە شاعر ئەوە بوو دیار بوو یعنی ئەوە لە بیرتان نەچی هەنگۆ کە بەعسی بوونەکە لە ئیتیحاد بوونە کە گۆرانیتان بە سەدامدا ئاوا لەکێ ڕۆژێک دادێ ئەوە ئی پارتی وێچێتی شتە بتەلەکە بەنی چۆوانتان بۆیە دکتۆر سەبائیش سەرۆکی لیژنەی تەندروستی دکتۆر وەرە هێمان لۆزەکەرت بکەیت زەلام خاڵوانی مەسعودیش نییە کورە خۆ هەمویان نیهاد بارزانیەکەن وەڵا زە نیهاد زۆر خۆش بگوت کاکەم چم کردیێتە بابە مینایە مەسعود عقوبەیدایە لەی تۆنت کردیە قابلە چم کردیێتە بابە مینایەتە سەر گەلەکەی خۆم ڕاستی شتەکە هاوڕێیان لە پیاو دەستەی هجومی ڕەقەمیەتیان نەزان چییە لە پیاو لە ژن حەسیبەگەردیە لە پیاو ڕزگار ئیسا سوارە ئەویش کاراتێ دەزانی ڕزگار ئیسا سوار ئەوە بۆی لە سیپانەکەیدا بوو دەرێ بە مۆبیل و نازانم چ ئەوەش دەستەی هجوومە ئەو دویان بەڕاستی دەیان نایە تەوزیع ئەدوارە لێ بدەن بڕوا بکاران دونیا ئەو ئەسیبەگەردیە نازان بارەی ئەوەی مەسەڵەن شوێنی دانیشتنی پارتیەکان زۆر دوور بە لە جەماعەتی لە کە شیرین کاوەگەرمیانی بە یەک دوو دقەی گەیشتیە دیارە تەقڵەی لێدایە کاراتێ دەزانی هەردێن بە یەک دوو دقە لەولام لەی ئەوەی سیروان بابانی هینایتە خوارێ بۆ خۆتان تەمەشای کرد بزان ئەم ڕاز دەکەم یان نا زنجڕۆشی بە دادی منە تو تەقلە باز بی و کاراتێ بی لۆ زنجڕۆشی لای خۆ پشیلەنی
پشیلەی هاوڕێیان بەهمان ئەوە نیە ئەو تیرۆریستەی کەلار کە خۆپیشاندەری شەهید کرد ئەوە ڕاناوەستی هیچ کاتێک یەکێک لە کەسە هەرە بێناموسەکانی ناو پەرلەمانە زمان پیس خۆی زۆر پێ ئەوەیە بەهمەن عەبدوڵڵا ئەو ژێکێک لە شەقاوەکانی پارتیە بڵێن هەموو هەروە 45 پەرلەمانتارەکەی پارتیوانین وەکو ئەوانە بەس ئەوانە لە دەستە هەرێ قێزەوەنەکانیانن هێفدار کورە هێفدار ئەو ڕۆژە قسەم لەگە هێفداری کرد گوتی بەس ناوی بڵاوکەیەوە ئەخلاقیان پێم عیب بوو زۆر ما قسە کرد هیچیان بینێ دەرێم دزیم نەکردی کورە بکاکە شەڵڵا دزیت دەکرد ئەوەندە دیفاع لە دزان ناکەی کەم نازانم دزیشی کردیان نا یعنی ئەوە زۆر سەیرەوە بەس سەیرۆ دەکەن تۆ ئەگەر وەکو چەتەیەکی ئەو دەسەڵاتە لە پەرلەمان دیفاع لەو هەموو دز و زەردە بکە فەرقی چێ بەخۆشت بدزە هێفدار وەڵڵا شەرمە بۆ هەیکەل ئەوە دەڕۆنیە دەرێک پێت ناخۆش نەبی وەڵی دەرێ مانگای هجوم دەکەی لە بۆ ژنان کورە شەرم لە خۆتان ناکەن هێرش دەکەی سەر ئافرەتان دیارە لەو کنەمە ئافرەت فەرقی نییە بەس لە کوردەواریمە ئافرەت زۆر قوسەتی هەیە لەوەی کە نابی ئەزیەت بدرێتن لەو شوێنانە پیاو بچی لێی بدە داوە شەی زەلامینە کە عەشر و داعشیشات هەموومان لە بیرمانە هەراتن عێلانەوە قوسە قۆڕانە لە بۆمە بەقەڵێک دەفرۆشنەوە کورە بابە مە لە ئەولێرە بوون هەموو خامووتان بەتەما بوون هەرێن هاوڕێیان ڕێوازفاق زۆر درێژکەی کردیە بەڵێ ئەو حەسیبەگەردیە هیچ کەس شکایەتی لە من نەکردیە بەڵام ئەمن بە بەڵگەی ڤیدیۆی لەبەر دەستمە دوای لە شتان بڵاو دەکەمەوە کە کاک سیروان بابان بەرنامە دایتە دەستی پێی گوتیە ئەوە هجومی سەمنی کردیەوە ئەزیەتی دایمە یعنی عیبە عیب وەڵڵی ڕێواز عیبە ئەو پەرلەمانە سووک کرد قۆناغیت و وەڵڵاهی باش چەند نەک سەعات سرکەیەک زووتر دەست بچێشەوە زۆر شەریفترەوەی ئەو زبڵخانەیەت ئەو دیوەخانەت لە پەرلەمانت ئەو سووک و ڕەزیل کرد هەیبەتت نەهێشت نەک لە بۆ خۆت لە بۆ هەموو پەرلەمان یەکێتیش سووک و سەلیم کرد بۆیە لە هەولێرەوە وەزارتان وایە باشە ئەنیە تو پارتیش بی چ فەرقی هەیە بەس وەرە بەم برێ پارتیش بی چ فەرقی هەیە لەگەر فەرقی تو هەیە من هەورامی لەو کەیسانە چییە تەنانەت ئەو ڕۆژ ئامادەنەوە دەنگ بدا لە بۆ سزادانی دوای ڕەنگ بڵێم سەرۆکی پەرلەمانم نابێتە دەخۆڵکەم دادی من تەسەڕفی وا دەبی ئەتوو لە هەموو کەستونتر بی ئەتوو سەرۆکەکەی کو قبوڵتە ئیهانەی ژنێک لەژێر سایەی سەرۆکاتی تو بکرێ وەڵا برێ من بێلایەنم یان کەس شکایەتی لێ نەکردیمە یان جەناب لۆ ئامادەنی ئەو ڤیدیۆی بڵاوکەیەوە کە جەلال پەرێشان و کە یان هجوم لە بۆش پەرلەمانتار شیرین کاوە گەرمیانی دەکرێت لۆ بوار نادەی خۆ قبولکردنەکە لەک نەتووە دەبا بزان درۆی کردیان نا جە پارتیەکان زۆر خۆشە دەرێ نەیگوتیە ئەو جملەی نەگوتێت جملەش کەی گوتیم کە پێم یعنی نایەتە سەدەومە بڵێم لە کاتێکدا هەمان مانا دەدا ببورن هاوڕان کۆتایی پێدێنی قسەی کۆتاییشم لەو پەرلەمانتارە کۆیلەیە چێتیە فێسەڵ عەباس بڕوا بکەش ئەوڕۆ کە مزانیم ئەتوورای شاخەوانی شەی شاخەوانی زۆر زیاتر پێتێک چوو یعنی هەندە بنەماڵە لە هەموو شارەکان قوتسێت یان ڕێزگرتنەی خۆیانەیە بە حکمەوەی شەید شاخەوان لەگەر هەموو کەم و کورتێکی کەم و کورتی خۆی زۆر بووە لە شەڕی ناوەخۆ دیری کوشتیە من زۆر شتێ دەزانم دەشەینە سەریا من قوتسێتی کەس نییە بەڵام لە 76 لە چیای بووە لە پێشمەگە هەرە سەرەتاییەکان بووە و دوای ئەوەش لەو شەڕەشەوە بوو ئەوڕۆ بەس فێسەڵ ئابڕووی هەموو بنەماڵەکەت برد نەک یەکێتی یعنی ئێستا کاکش من ئەمە کە چاوم ئەمە سۆزان دەکەی خەڵە شابمان لا بچووک دەبتەوە بە ئۆتۆماتیک کە کوڕەکانی ئەو ببورنە سەر ناوەکەم لە بیر چووە یعنی ئەو بنەماڵە شەهیدەکان مەسەڵ ماڵی عەلی عەسکەری کە دەبینم مەسەڵ لەگەڵ ماڵی بارزانی و قسەک مەتیان کرد ینی بەجددیمان ئینسان لەجێی خۆی
حەست پێ عەلی عەسکەری لا بچووک دەبتەوە ئەوە ئۆتۆماتیکە بنەماڵەکانی گەورەترین کەسن کە بێڕێزی دەکەن فاخیر مێرگە سۆری ببوورە کە دەبینی کوڕەکانی فاخیر مێرگە سۆری دەرێن بەقەت پارتێکی ئێستا تونترن و کەتیرە دوو بازرگانی و من کچەکەشیم دیت بەڕاستی یعنی بەداخەوە دیتم زۆر سوپاسی نەچیروان بارزانی کرد کە مەکتەبەکی بە ناوی کردیە بابی کردیە تۆ لە جێ خۆت نییە قوتسێتی ئەو بنەماڵە ئەو تاوانە گەورەت لا بچووک دەبتەوە چکو ئەنگۆ بنەماڵەی دیارەکان ئەگەر ڕێز لە تەریخ و بیرە قوربانیدانی بنەماڵەکەتان نەگرن ئۆتۆماتیک تەسیر دەکەن بۆیە فەیسەڵ نەک خەولێر و یەکێتی شەرمەزار کرد بنەماڵەکەی خۆت ڕاستیش ناکەی ئەمن ئازانم دەڵێ وەڵای لەگەر سەرۆکی پەرلەمان نهاتین لیستەکەت هاتە دەرێ ئەتو نەدەنگ لەگەواندا نەهاتیە دەرێش ئەتوش کردرایی ئەتوش ئەڵڵا چێخوا مبارەکەچی بەس وەختەکەت مایە ئەلام بکرێ بڕاو کەسە برادرێک تەلەفۆنی نۆ کرد و قسەیەک کرد و شتی نۆرماڵیشیان باس کرد دوای 2 دقیقە گوتی کوڕ نەکەی و دەنگی بڵاوکەیەوە لەبەر ئەوەی مزەرەدا و برادرە هەندێک جملەی باس کرد بوو فێسەڵ شەرمەزارێکی گەورە دۆ هەموو بنەماڵەکەت هەرچت وەرگرتبی هەرچ پلەی ئەوەی کتەبێت تۆ بێ لە کێکی زۆر گەورەی شەرمەزاری و ژیانیش وایە هاوڕێیان ئەوەتە دادوەرێک ئامادە نابی قبوڵ بکات ئیمزا لەسەر سزایەک بکە لێشێک لەو سێ دادوەرە و حاکم کاوە مێژوش جوانی لە خۆی تۆمار کرد ئێریڤان و گەیلان و شەڕڤانی و وانە زرار هەرچی و ئیلا ئاخریش مێژوشکەیان تۆمار کرد مەزەڵەن شان و شیرن و عەبدوڵای مەلانووری و ئەوانە تا لە پەرلەمان بوو مێژوش جوانیان لە خۆیان تۆمار کردیە تا ئێستا بەلایکەم نازانین سوبێ بەڕاستی وەما لە یادیە بەڵام ئەو هەموو پەرلەمانتارە ملپان و بێدەنگەی تریش مێژوشکەیان هەیە ژیان بە یەک چرکەی دەبیە هەڵوێستەکی جوان بە یەک دەنگدان بە یەک هەڵوێست بە یەک هەڵوێستیش مێژووی خۆت و بنەماڵەکەت لە کەدار دەکەی هاوڕێیان منە زانیاریانم هەبوو ئیتر هەر ئەوەندەیە ئێستا هەموو پارتی چاوی لە قراری مەسعود بارزانیە کە لە بەرامبەر ئەو قسە قێزەوەنەی کورایی هاوار لە پەرلەمانتار بێ دوێنی بەقەت منداڵێکی 5-6 ساڵ بدا کە لێرە ئەوە مەمنوع لێرەش یعنی ئەوە شتێکی زۆر ناشرینە کەچی ئەو حزبە بێ دیفاعی لێ بکە برێ نابی عقوبە بدرێ نابی داوای لێبوردنیش بکە وەڵا ئافەری حزب وەڵا ئافەری مەسعود بارزانی بەڕاستی ئەتۆ حزبی لەو لاش بێ برێ ڕێبازی بارزانی ڕێبازی وایە هاوڕێیان زۆر خۆشحاڵ بووم سوپاس دەبێ بڵێن سوپاس بۆ هەموو ئەو کەسانەی کە گوێمان لێ دەگرن لە هەر شوێنەکەن کاتە چ خۆتان لەگەڵ ئێمە دەبەنە سەر پێکەوە هەوڵ دەدەین ڕسوای ئەو چەتانەی هەرێم بکەین کە بەلای کەم 85 خەڵک زدیانە بەوانەی بایکۆتیان کرد بەوانەی دەنجی پوچیاندا لەو دەنگدەرا گوێرانەی حتا لە هێزەکانی ناوخۆ و ئەمنیەکان لەگەڵ ئەوانەی کە دەنجیان دایتە ئەو حزبانەی کە پێیان ئۆپۆزیسیۆنن بە بەلای کەم بانونە 185 ئەمە گەلک زۆری نا ئەوان کەمینێژی زۆر کەمن ئەو 115 لەگە بچووکترین گۆڕانکاری بەگەر ئێمە دەکەی وەکو جاشەکان بۆیە ئایندە بۆ ئێمە ڕۆژی بۆ ئێوە پارتی وێچێتیە ناپاک و تاوانبارەکان پارتی وێچێتیە تاوانبار و ناپەکان سەرکەوت